ئێستا کاتی ئەوە هاتووە جارێکی دیکە تام و چێژی بەرووبوومی دەستی جوتیاری کورد هی زەوی بە پیتی خۆمان بگەڕێنینەوە بۆ سەرخوانی خۆمان. دەشتی بیتوێن یەکێک لە بەناوبانگترین دەشتەکانی هەرێمی کوردستانە کە لە وەرزە جیاجیەکانی ساڵدا جوتیاران دەتوانن چەندین جۆر بەرووبوومی کشتتوکاڵی تیادا بەرهەم بهێن و هەمیشەش بەرووبوومی ئەم سنوورە وەک باشترین بەرووبوومی خۆماڵی دەناسێنرێت. ئەمەش بۆ هەڵکەوتەی جوگرافی و گونجاوی کەش و هەواکەی دەگەڕێتەوە. لە ئێستاشدا لە ستوونی ئیداری ڕاپەڕین چەندین پرۆژەی گرنگی کشتتوکاڵی هەن و لەو چوارچێوێشدا سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین هەنگاوەکانی تیمی یەکێتی لە حکوومەت بەرز دەنرخێنێت کە هەمیشە بە هەنگاو و پرۆژەی گرنگەوە لە هەوڵی بژاندنەوەی زیاتری کەرتی کشتتوکاڵدان لە سنوورەکە. دیارە کشتتوکاڵ کەرتێکی زۆر گرنگە لە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانی سنووری ڕاپەڕین یەکە لە ناوچە هەرە گرنگە کشتتوکاڵیەکان و دیارە ئەو بارودۆخانەی کە لە ساڵانی ڕابردوو بەسەر هەرێمی کوردستان هادووە باشی بژێوی خەڵکو و تاکە سەرچاوە کە موچە بوو هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەو گرنگیە لە ڕابردوودا بە کەرتی کشتتوکاڵ نەدرێت. بەڵام لەگەڵ هاتنی دۆخی دارایی و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا جارێکی تر کەرتی کشتتوکاڵ دەتوانین بڵین لەو سنوورەدا برێوی پێدراوەتەوە و خەڵکێکی زۆر ڕووی لەو بوارە کردوتەوە. لە سنووری ڕاپەڕیندا لە کاتی ئێستادا ژمارەیەکی زۆری خانووی پلاستیکی و کێڵگەی پەلەوەری و بەخێوکردنی ئاژەڵ و پرۆژەی بچووکی کشتتوکاڵی لە سنوورەکەدا هەیە کە ئەوە جێگەی دەستخۆشیەوە. بەڵام لە ئایندەدا پێویستیمان بەوە هەیە کە توێژینەوەی زیاتر لەسەر سنووری ڕاپەڕین بکرێەوە. کۆمەڵک بەربووم هەیە لە کوردستان کە ئەو زەویە بە پیتەی کە لە هەرێمی کوردستان لە سنووری ڕاپەڕیندا هەیە لەوانێ لە شوێنی تردا بەو شێوە گونجاو نەبێ بۆ ئەو کشتتوکاڵە. بۆ هەم لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستانی وەزارەتی کشتتوکاڵ ئەوەیە کە گرنگێکی زیاتر بە سنووری ڕاپەڕین بدرێ و توێژینەوەی پێویست لەو سنوورەدا ئەنجام بدرێت بە پێی پێکهاتەی زەویەکەی و گونجانی کەش و هەوای سنوورەکەدا کۆمەڵک بەرووبوومی کشتتوکاڵی لەو سنوورەدا پەرەی پێ بدرێت کە کاریگەری هەبێت لەسەر دۆخی سەرجەم هەرێمی کوردستان و دابینکردنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستاندا. بە شێوەیەکی گشتی لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان تەنها پشت بە یەک سەرچاوەی داهات دەبەستێت و لە زۆر کاتیشدا بەرزی و نزمی لە نرخی نەوت ئابووری هەرێمی خستۆتە بەردەم مەترسیەوە. بەوتەی بەڕێوبەری بەشی کشتتوکاڵی بیتوێن ئەم هەنگاوە گرنگانەی لە ئێستادا لە ئیداری ڕاپەڕین دەبیندرن ئەگەر بۆ داهات و زیاتر برەویان پێ بدرێت سنوورەکە وەک ناوچەیەکی گرنگی کشتتوکاڵی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەبێتە خاوەن پێگەیەکی گرنگ. دیارە دەڤەری ڕاپەڕین و دەشتی بیتوێن دەشتێکی بە پیت و فراوانی کشتتوکاڵیە لە هەموو بوارەکاندا گونجاوە بۆ کشتتوکاڵ ئەو هەوایەکی گونجاوی هەیە. بۆ نمونە لە بواری خانووی پلاستیکیدا ئێمە سەروی 450 خانووی پلاستیکیمان هەیە لەم سنوورەی کە خەڵکێکی زۆر ئەتیماد و ژیانی لەسەر ئەوەیە و بەرهەمێکی زۆر باشی هەیە بۆ سنوورەکە. و لە بواری پرۆژەی پەلەوەریدا سەروی 60 پرۆژەی پەلەوەری هەیە و جوچقەڵێ نەرمان هەیە و زیاتر لە 95 حوزی ماسیمان هەیە لە سنوورەکەدا. ئەمانە هەمووی کەرتی کشتتوکاڵ و با بڵین بڕبڕی پشتی کەرتی کشتتوکاڵن لێرەکانە کە خەڵکێکی زۆر پیانەوە سەرقاڵ و کاری تیا دەکەن و لە بواری میوە و باغداریشدا بەڕاستی بەرهەمێکی زۆر هەیە لە سنوورەکەدا. هەنار هەیە، بەرهەمی ترێ هەیە، بەرهەمی بە هەموو ناوکە بەردینەکان هەیە. لەم سنوورەدا زۆربەی بەرهەمەکان لەم سنوورەی ئێمە زۆربەی بەرهەمەکان هەیە و خەڵک پیانەوە سەرقاڵە. هەر لە چوارچێوەی زیاتر گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ بە پێی نووسراوێکی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی یاوی حکوومەتی هەرێم داوای دابینکردنی زەوی پێویست دەکات بۆ دروستکردنی کارگەی شەکر لە چەوەندەر. ئەم هەنگاوەی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی یاوی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی تری گرنگە لە پلانی حکوومەت تاوەکو زیاتر کشتتوکاڵ لە سنووری ئیداری ڕاپەڕین ببوژێتەوە. لە دوای ئەم پرۆژەیەشەوە گوندی گرجان لە سنووری قەزای ڕانیە دەبێتە سەرچاوەیەکی تری گرنگ بۆ بەرهەمێنانی چەوەندەر و دواتریش بەرهەمێنانی شەکر لە هەرێمی کوردستان. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ئیداری ڕاپەڕین.